هەڵبەتە یەکێک لەو ئامانجەی کە هەمومان لەسەری کۆک بووین ئەوە بوو کە بەرنامەی باوەڕنما و بە تایبەت وەرزی سێمی زۆرترین ئەو مژارانەی کە هەڵێ بژێرین مژاری ڕۆژانەی خەڵک بێ. هەندێکی ڕەنگە ئێوە بیر بکەنەوەکو و مژاری ئەم شەو کە چۆنچۆنی پێیەکی ئاینیمان خستۆتە ناو پێتان سەیر بێ، بەڵام هیچ سەیر نییە وەک یاسا وەکو پێویست لە کوردستانە ڕۆڵ ناگێڕێ. بەشکم خوا و پێغەمبەر کە بە قسەی ئەم پیاو چاکانی کە لێرە دانیشتوون گۆڕانکاریەک دروستکەین. ئەم شۆ باسی بە بازاڕکردنەکەی. هەڵبەتە ڕۆژ نییە ئێمە کە سۆشیال میدیا بەکارێنین بە ناچاری کۆمەڵێک کاڵا کۆمەڵێ دەموچاو لە کوڕان و لە کچان نێنە بەرچاومان و یەخەمان نەگرن بۆ ساختکردنەوەی کاڵاکانیان. ینی مرۆڤ هەیە، خانم هەیە لەم وڵاتە بڕوانامەی شەشی سەرەتایی نییە، دانیشتووە لە کلینیکێکی پزیشکی گەورە و گرانە ڕیکلام و بازارگەرمی بۆ ئەو جێگەیە کات کە جێگەیەکی تەواو تەندروستیە. ینی ئەو کاڵانی کە بەدەستیانەوەی گرن، ینی من پێم سەیرە کاتێک کە ئەو وێنانە ئەبینین لە پڕ دوای 3 مانگ ئەڵێن وەڵا فڵان کاڵا کە فڵان ڕیکلامی بۆکرا کۆکرایە و ناتەندروست بوو. ئەی زەحمە نەبێ ئەم کاڵایە بە پەڕەشوت هەڵیرایە ئەم شارەوە، ئەی ئەم کاڵایە خۆی لەکوێوە هاتووە. بۆیە ئەم شەو ناچینە بابەتە دەوڵەتدارەکەیەوە، ئەوەندەیە چینە ئەو بابەتەی کە ئەخلاقی مرۆڤێک کاتێک کەیکا بۆ بە بازارکردنی کاڵایەک ئەبێت چۆن بێ و لەکوێ بێ. جا بۆی کە یارمەتیم بەیخانی چۆنچۆنی ئەم بابەتە، چۆنچۆنی ئەم باسە دوای ئەوەی کە خۆت چوویتە ناوەوەی چۆنچۆنی پێشکەشی مامۆسایانی بکەین و ئەمان لەکوێوە قسەی لەسەر بکەن بۆمان. فەرموو. دەست خۆش بێ یاخوا. بە بازاڕکردن شتێکی پێویست و سروشتی و ئاساییە لە ژیانی مرۆڤە. ڕاست. کابرا لەو شاخە ترێی هەناری هەیە یا لە شەریکەکەیە ئەشیایەک دروستەکە ئەگەر نێرێتە بازاڕۆ خۆی و شەریکەکەی و کرێکارەکانی بەچی بژین. ترێکەی نێرێ هەڵاڵی نەکات چۆن خەڵک بێن بیسێنن. ئەوە شتێکی سروشتیە و هیچ عیبێک لە بازاڕکردنان نییە، لە شێوەی بە بازاڕکردنەکە عیبەکە دەست پێەکە. بۆ یەکانە ئێمە گەر بچینە سەردەمی با بازاڕکردن لە ئەوەڵین ڕۆژەکانی مرۆڤ شتێکی پێویستەوە بۆ بی هاوردایەت عەرزی یەکێکی بکرێ ئەم نەیگەرە و بیوردای چون پارە نەبوو ئەبێ ئەو نە بگەڕایە بە دوایە بزانێ کێ گەرەکیە و بیدایە بە ئەو ئەشیاکەی ئەویی وەربگرتایە گەر ئەو کەسەم شتەکەی لێگەرەک و نێگەرەک و ئەبواە بکەوتایەتە گڕ بۆیە پارەیان دروست کرد بۆ بە بازاڕکردن ئاسان بێ. ئامانجی دروستکردنی پارە ئەوە بوو کە تجارەت ئاسان بێ، حمل و نەقل نەمێنێ و ڕەحەت کابرا کاڵاکەی بێنێت بیدا بەدەستی کەسێک. لە دوای ئەوە سەنعەت دروست بوو، بەر لەوە سەنعەت دروست بێ بە بازاڕکردن دوای پارە کە دروست بوو سعری پیا کرد. تۆ ئەم پەرداختە ئیتر بوو کابرا ئەم پەرداختە لێ بسێنێ بە 1000 دینار یا بە 2000 دینار. بۆوە 2000 دینار پێبا ئەبواە شتێک بواە لەم پەرداخە کە بایی ئەوە وایەتە 2000 بدەی ئەوە نەکڕی ئەمە بکڕی. بۆیە کوالیتی گرنگ بوو، متمانە گرنگ بوو، خزمەت گوزاریەکەی گرنگ بوو و کەسەکە ڕیکلامی خزمەت گوزاریەکانی خۆیەک و ڕاستی بکردایە پارەکەی دەسەکەوت. بۆیە لەوێ بازاڕکردن لە ڕاستیە دروستکردنی متمانە و خزمەت گوزاریەک و بە کەسەکە کە پارەکەی تێک نەچوات زەرەر نەکات و زۆر باش و بازاڕکردن. بەڵام سەنعەت دەستی پێکرد شتەکە زۆر بوو، ئیتر کوالیتی زۆر نەما، گرنگ ئەوە ئەو شتە دروستکرێ بیفرۆشی و هەوڵ بدەی شەریکەکانی تر نەودۆڕێنن لە فرۆشتنە بازاڕەکە زووتر بخەیتە دەستی خۆ.
ئەم سەردەمیشە هێشتا هەر خاص و کوالیتی هێشتا هەر گرنگ و متمانە هێشتا هەر گرنگ و بەڵام هاتینە سەردەمی مۆدرن و هاتینە سەردەمی مەسرفکردن ئیتر کوالیتی گرنگ نییە معنا گرنگە ئەم پەرداخە کێ ئاوی پێ خواردەسو لە چی دروستکراوە گرنگ نییە کام سلبریتی ئاوی پێ خواردەسۆ کام هۆڤیەت ئەدا بە کەسەکە کەسەکە ئەمە لە بەر بکات بڕێکات ێژن دەسێ قات بە 15 وەرەقا دوورن هەمان قەت کەسێکی ترەی دوورێ بە 2 وەرەق لێژ نەمە خەیاتی تایبەت بۆیە لە سەردەمی مدرنا معنا چووە پاڵی ئەشیاکان معناکەش ڕەنگە درۆ بێت بۆ نمونە ئەگەر وەرزشکارێک فلان پپسی بخوات ڕەنگە نرخی ئەو پپسیە یا فرۆشی ئەو پپسیە بچواتە بانەوە ڕەنگە لەو دی خواردنی پپسیەکەەوە لە خودر وەرزشکارەکە بپرسی بێژە وڵی زۆر بە تامی خراو بوو بەڵام ئەم بەو نمایشکردنە لەوێ کردی بە کەسایەتیەکە لە خۆیان هەیە بە پاڵداین بە چتەکەوە لە دەروونناسیە ئەسۆسیشنی پێژن تەداعی ینی گرێداینی دوو مانابەیەک و مانای خۆی و لێ هاتوویەکانی گرێدا بەو شەی ئەوە ئیسا خەڵک ئەو شەی ئەرێوە دەسۆ شەیەکەی نەرتەوە دەسۆ هەستەکە کەسایەتی ئەو کەسە ها لە ئەمیچە بۆیە پارەیەک لەرا خەرجەکە بای شەیەکە نیوە لە شەریکەکە یەک لە سەدی ئەو پارەیەداوە بە ڕیکلام چیەکە نەوەدونۆی بردووە بۆ خۆی کە لە باخەڵی من خاڵی کردە دزی لێ کردوم درۆی پێ کردوم و لە ڕانا لەم بە بازارکردنات مەشاکەی ئیتر متمانە نامێنێ غەش دەست پێکە فێڵ دەست پێکە و کەسانێک تێن معنا ئەدەن لەو بابەتە اختصاسیانەیە نەکوالیتی کنترۆل ئەوانن نە هیچ شتێکیان خۆیان بەکارێنە نەخۆیان بەکاری تێرن بەڵام چی بکەین دەروون ناسی مەرجدار ئەوەیە ژێتێژێ ئەگەر شتێک زۆر دووپات وە خەڵک بڕوای پێکەن ئەگەر شتێک گرنگ دووپات بووە بۆ نمونە تۆ زۆر بە من بێژە دکتۆر دکتۆریسا زۆر کەسمان هەر دکتۆر نێژن پێی دکتۆر بووە بە دکتۆر خەڵک بە دکتۆر باەکەن زۆر کەس هەیە زۆریش مساقفەوە لێ مردمێژن پێی شێت ئیتر تو هەر حەزر نییە گوێی لێ بگری بۆیەکانە زۆر کەسێک شتێکیان دووپات کردو بڕوای پێکرێت بڕێکات شتێک زۆریش دووپات ناوێتەوە کەسێکی زۆر گرنگ دووپاتیەکاتەوە بۆیە ئەچواتەوە بۆبێت ئەمە دەروونناسی تەڵقینکردنە دەروونناسی خەڵقەڵەتاندنە کە ئەم بە بازارکردێلە کەڵکی لێوەرەگرن نە هەر هەمویان بێژین خەڵک خەڵەتێنن وەلەکانە لە بازاری ڕقابەتی ئەمڕۆ ئەگەر ئەو خەڵک خەڵەتێنگەلە نێنە ئەم ناوەوە کاورای بازارکە ڕەنگە شتەکەیکی کوالیتی بێ سەر نەکەوێ بۆیە لەرانە لەم سەردەما ڕیکلام تەڵقینکردن بە مردم ناساندن ڕاکێشانی سرنجیان گرێدایی نیشتەکە بە هوڤیەتیانەوە با خاڵیکردنی با خەڵیان گرنگێکی وای پیا کردە کە ئەگەر کەسێکیش شەیئەکەی کاڵاکەی ڕاستی بێ و بە کوالیتی بێ ئەمە نەکا کەسێکی تر بازارڕەکەی لێسێنی بۆیە ئەمە تێکەڵ بووە لەگەڵ ڕاستی و لەگەڵ درۆوە بە بازارکردن ئێستاش پێویستە زیاتر لە هەموو کاتێک پێویستە وەلێ ئەوەی کە سوالە ئایا هەر بازارکردنێک دروستە لە هەر تکنیکێک کەڵکوەرگرتن دروستە بۆیە من ئەگەر بیکەمە پرسیار لە مامۆستایان ئەپرسم ئەمیچە جۆرە خەڵەتاندنە جۆرە شەی قەودانە بە کەسێک کردنە ترازی تەرەفەینی تیانە مامەڵەکە و لە ڕووی شەرعی و ئایا ئەم سوالە ئەگەر لە هەر مامەڵەیەکە یەکێ لەلایەنەکانی مامەڵە بە خەڵەتاندن ڕازی کرابێ ئەو مامەڵەتدا ئەمەرزێ و ئەو ڕزقە حەڵاڵە باشە دکتۆر ئابووری ئەو وڵاتە تێک ناچێ ئەمە خمە بەردەسی باش دەستخۆش بەس یەکشت بۆ کەسەی کە خەریکی بە بازارکردنیان پەرداخەیە منم کەسەکە گریمان خەریکی بە بازارکردنیە پەرداخم بەڵام سوور ئەزانم ئەم پەرداخە کوالەتی زۆر خراپە خۆم بەکاری نایەنم ئەوەی کە ئەیڵێم لەبارەی ئەم پەرداخەوە وانە ئەڵێم ناوەکەی ئەمەیە شوشێ وایە قسەکانم ینی زۆرینەی وانە من وەکو زانستەکەی جەنابەت پێناسەی من چییە؟ چه ئینسان بەداخەوە لە وەختی خەتای ئەخلاقیە ئینسان چەندانە پاساو هەست بۆ بێخەت بۆ ئەوەی خەتاکە لەسەر خۆی لابات دەرونی ڕەحەت بکات چون ئەمە هەمترەمان خات و قۆناخەکەی فرۆی دێژێت تۆ سێ منواتە منی باڵا کە ئەخلاق و دینە منی ئاژەڵی کە بەرژەوەندی و خۆشیە منی واقع کە خەبەری لەم دوانە هەیە ژێ بکە و مەکە ئەبێت تەسلیمی یەکێکیان بێ یا ئاشتیان پێ بداتەوە لەم وەختام کەسە کە ئەم ئیشە ئەکات ئەزانێ ئەم پەرداخە ئەوە نییە ئەزانێ ئەم بەکاردێنن وەکو کەرەسە بۆ خەڵەتاندنی خەڵک ئەزانێ ئەم خەڵکە خەڵەتێنێ لە پێناوی بەرژەوەندی تاکی خۆیان زەرەرەدا لە خەڵک بۆ بەرژەوەندی خۆی ئالێرا قەلەقیەقی دەرونی ئەگەر کەسەکە دەروون دروستی و ڕووی تێکە جا ئەو وەختە پرسیارێک خۆی لە خۆیەکە ئەرێ من ئەم کارمە بۆ کرد
ئەبێ بە شێوەیە خۆی ڕازی بکە یەکێ لە شێوەکانەژێ من معمور و معزور من پارێکم پێدریام کارکم من لە پێناوی پارەکە کردمە خەڵک عقلی بێ خەتا نەکات خۆ هەر من خەتام نییە ئەیکشی شەریکەکە خەتای نییە بەدە پاسا و گەرەکی خۆی دەرکا و ئەگەر دەروون دروستێت ناتوانێت خۆی دەرکا و ئەو ڕیکلامە ناکە و ئەگەر کردی بابزانی دەرون دروستی تێکە چوات ئەبێ بە درۆیەک بە مکانیزمێکی دفاعی خۆی ڕازی بکە ئەگەر نە حتمما دەرونی تێکەچی باش ئەگەر قسەیەکە هەیە بیکە ئەگەر دابا من پرسیارە لێ بکەم بەڵێ بفرسە لە خزمەت باش من هەمان پرسیار لە جەناب دەکەم ئەو مرۆڤەی کە ئەوەی کە لە دکتۆرم کرد لە ڕووی ئاینیەوە واز لە بازرگانەکە بابێنین واز لە بازرگانەکە بین کاک دەروون با من خاڵێک بۆ وت کۆمەک بکە بۆ پرسیارەکە باش لەم بابەتی چا یەکێ لە شتەکان زۆر ڕۆڵە بینێ بۆوە شتەکە حەجمەکەی بەقوت بێ کەسەکە زوو بکەوێتە ژێری کاریگەری بە کاڵاکردنی ژنە لە بازاڕە ژن تێرن بۆ بە بازارکردنەکەەوە بکات بە تایبەت ژنە سلیبریتیەکان و لەرانە شتێک وا لە پشتی مێشکی شەریکەکەوە ژنەکە سمعی خۆی ئەفرۆشێ لەگەڵ کاڵاکە و پیاو ئەکاتە کڕیاری سمعی ئەوە لێ کاڵای ئەمە دەرێوە دەسیوە یعنی دوو گۆڵی گەورەی تیاگرێت ئەوەش با لە بەرچاو بێت لەوێ جنس بەکاردێرن ڕاستە هەوڵ بدەنەوە لە باسی کارکردنی ژنە مژارێکی تایبەتی بۆ دابین بکەن ژنێکشمان لەگەڵ بێ بۆ بابەتە من ئەمە وەکو پێشنیار زر خۆتان نەزاننەوە لە کاتی ئەم ساڵ باز جار من مامۆسا خاترەگریانی من خۆم مادەم وایە پرسیارەکە ئەزام چیە مەوزوعەکە با قسەی لێ بکەم ئێمە لە حەدیثێکە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ پێش ئەوە یعنی بۆتان باسکەم کە بازرگانی کارێکی زۆر چاکە باش یعنی بەهۆی بازرگانێکەوە ئیسە منم قەڵەم گردۆ دەدەسەوە بەهۆی بازرگانێکەوە تۆ لەو پەرداخاوە بۆی بازرگانێکەوە تۆ لە سەرم کورسە دانیشتووی ڕۆشنایەکەی ماڵت گەرمیەکەی ماڵت فێنکەکەی ماڵت ئەمە ئیشی بازرگانی خواردنەکەت کەواتە ئیشی بازرگانیشی زۆر گەورەیە تاک ورد و دریشتی ژیانمان ڕەبتی بە بابەتی بازرگانیوە هەیە ئەگەر مرۆڤ بزانێت ئەم کارە بە کارێکی خێر و چاک بزانێ خوا پاداش تێداتەوە بەڵام پێغەمبەری خوا صلی الله حدیثێکە فەرمی یا معشر التجار فەرمی ئەی بازرگانەکان إن التجار يبعثون يوم القيامة فجارا إلا من اتقى الله وصدق وبر ئەفەرمێ ئەو کەسانی کە بازرگان لە ڕۆژی قیامەتە فجار خوا حەشریانەکە لەگەڵ فاجر و تاوانبارە گەورەکانەکە فەرمی إن الفجار لفي جحيم خوا ئایان خاتە ناو جەحیم و ئیلا کەسێک تەقوای خوای بێت و ڕازگۆ بێت و ئیشەکانی لەجێی خۆیان دابنە طبعا تۆ تەسەوڕ بکە خەڵکێکی زۆر بەهۆی بازرگانی خواردنەوە تووشی سەرەتانە بێت تووشی زۆرێک لە نەخۆشیەکانە بێ بەهۆی بازرگانیەوە ئێمە لە ئیسلامە کۆمەڵە ئوسوس و بنەما هەیە بۆ بابەتی بازرگانی بۆ ئەو کەسەی کەوا کەسێک کاڵایەک زیندووەکەتە لە ناو کۆمەلگا ئەبێت چەند حەق بێت ئوسوسی ئەخلاقی یەکێک لە ئەساسترینیان ڕازگۆیی و شەفافیەتە یعنی نابێت پێچ و پلوچی تیابێ و کەسەکە بە ڕازگۆیی ڕوونی بکاتەوە و بیخاتە بەردەستی کەسەکە خۆی ڕۆژێکیان پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە بازاڕە تێپەڕی کابرایەک سەرێکە کۆمەڵێک خواردنی داناوە خواردنەکە مەسەلەن کۆمەڵێک گەنمە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ هات بۆ لای وتی پێ ئەم گەنمە تۆ چەندە وتی بەوەی پێغەمبەر ئەوە دەستی کردە ناو گەنمەکە دەستی بردە ناو ئەو شینەی کە تیادای نابوو دەستی کردە ناو خواردنەکە لە بنۆ سەرێکە تەڕە وتی بۆی ئەوەی تەڕەکەت بۆ نەخسێتوبان خەڵک بیبینێ لەبەرەوە بیفرۆشی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوای لەسەر بێ فەرمی من غەش فەلەیسە منا ئەمە لە صحیحی موسلیم هاتووە هەر کەسێک غەش لە خەڵکە ئەوە لە ئێمە نییە ئەوە مخالفەی ئێمەی کرۆ لە دینی ئێمە نیە هەر کەسێکم کاراکە بۆیە یەکێک لە گرنگترین ئوسوس و بنەماکانی بازرگانی ڕازگۆیی و شەفافیەت و نەشاردنەوەی بابەتەکانە بێ وەکو خۆی پێغەمبەر صلی الله علیه و فەرمی البیعان بالخيار ما لم يتفرقا فإن صدقا وبينا بورك لهما في صفقتهما أو كما قال أفرميت أو كساني كواكر يا فروشن أجر راز بكن لقال يكتريا ڕوونی بکەنەوە چیە فرۆشتنە یەکتری لە هەردووکیان تێگەیشتن خوا بەرەکەتە خاتەکردن بەڵام ئەگەر درویان کرد ئەگەر شتیان شاردەوە لە یەکتری ئەفرە موحقت بەرەکەتوهما بەرەکەتی هەردووکیان ئەبرێت و خێر لە ئەوی نانامێت باشە چی بەم ئینسان ئاوترێ لە ئیسلامە لە ئیسلامە پێوترە فاجر جابن من کۆمەڵی نمونەت بۆ دێنمەوە بۆ ڕوونکردنەوە یعنی سەیەکێک لە بابەتەکان بابەتی ساختکردنەوەی و جەنابەت ئاماژەت پێدا یعنی مەسەلەن بۆ منە کەسێک دێت بە منەڵێ ئەڵێ مامۆستاوەرە کاڵایەکم بۆ ساختکەرەوە من شتێکی ئاوە ڕوویدا پێش ماوەیەک لە کەلار پیاوێک حاڵەتێکی بازرگانی هەبوو هات داوای لە من کرد طبعا سەم قساکەم ئەویسە لە تەلەڤیزیۆن تۆمارێکرێ لە ضمن نێو کەسانی کامیرامانەکەم مۆنتێری یینەکەم لەوێ بووە دانیشتووە
کە داوای لە من کرۆوتێتی بێ ئەم بازرگانەیەکی خەیاڵیە بەس تۆ بێ ئیسبات وجود بکە لەگەڵ ئێمە بە لە سەتا بیسی قازانجەکەی بە تواقت لە زەرەر نەبێ کە من ئیسە لەم کاتەیە خان و شتم گۆڕیەوە ئەمانە زۆر قەرزارم زۆر پێویستم پێ ئاگام لێتە خۆت ئەزانی زۆر قەرزارم زۆر پێویستم پێێتی وتی بەس بێ یعنی بەس ئیسبات وجود هەفتەی یەک ڕۆژیش بێ جارجار مەسلەی ڕیکلامەکەی لە ناو کلامەکە دەرکەوە کە لەگەڵ ئێمە ئیشەکەی من سوپاس یەکەم کەسەکە متمانەی بە من بوو باش یعنی چەندێ پێویستم پێێتی خۆ بازرگانیش بووە بەڵام هەستم کرد وەکو جەناوی دکتۆر ئاماژەی پێدا فرۆشتنی منە بەرامبەر ئەو کارە وا تێگەیشتم لە بابەتەکە وامزانی چونکە ئەو ئەسڵەن کاڵاکانی کاڵای باشن زۆر چاکن ڕازگۆیە کەسەکە کەسێکی موسڵمانە هیچ پێویستی بە من نییە ئەو لە سەتا بیسە ئەفرۆشە دێفرۆشێتە کەسایەت یەکەمی فرۆشێتە مەقامم لە ناو کۆمەلگایە بەڕاستی من بە شەرعیم نەزانی و بە جایزم نەزانی ئەگینا ئەوەندە پێویست دڵنیاش بووم ئەو کەسێکی زۆر سەرکەوتووە و داهاتێکی زۆر ڕاقیشی هەیە بەڵام خوا شاهیدە لەبەر ئەوە ڕێڕەوی بانخوازەکەی خۆم تێک نەدەم باشە تۆ بنهێنایە ناو بابەتێکی ترەوە بازرگانی هەمومان هاوڕین لەسەرەوەی کە بازرگانی ئەگەر بازرگانی نەبووە ئەو نمونانەی کە هێناتەوە بەڵام بە بازارکردن یا با بڵێنە وشە باوەکەی کە ئێستا لە ناو خەڵکای ڕیکلامکردن کاتێک کە ئینسانێک بە کاڵایەک بە بازارڕکات ئێمە باسەکەمانەوەی باواز لە بازرگانەکان بێنین خەریکی چ ساختە چێتیەکن بەشی چان و بەشێکی شانۆکە و نمونەیە کە جەنابە باسە کرد ئەم کەسە کە خۆی ئەزانێ ئەم بابەتە ئەو بە ئەوە نییە کە ئیڵێ ڕەشە ئەڵێ سپیە تەڕە ئەڵێ وشکە ئەم مرۆڤە لە ڕووی لە تێڕوانینی ئاینی ئیسلامەوە چییە؟ والله ئەوەیە ئەسلی غەشەکەکە لە خەڵکی ئێمە دوو جۆر بازارکردنمانەیە جۆرێکی خەڵک پارە ئەدا بۆی جۆرێکیشی هەیە کراوەتەوە بۆ خەڵک مەسەلەن بۆ ناڵێن بێکا کە ڕانکی بدەرێ یعنی مستەوای باسکەرەوە ڕانکەکەی دێت ئەگەر ئینسان بە حەق ڕانکیش نەداتە شتێک خەڵکێکی تر بەوە بخەڵەتێ تۆ تاوانبارە بی من بۆی نمونەیەکی واقعیتان پیشان بدەم ڕازگۆیی کە لە خۆمان قەوماوە پێش ئەم ڕەمەزانی کە ویزەتیایەن کچەکەم بە ڕۆژوو سونەت باش کچەکەم بە ڕۆژوو بوو تاقی ئێوارەتر هەموو خواردنێک ناخۆ دیارە خواردنەکە ئێوارەی بەدڵ لە بوتی باوە داوای خواردنێک بکەمتم بەڵێ چوو گەڕیا بەهۆی ئۆنلاینەوە خواردنێکی بۆ بێت چووە شوێنێک سیرەکە ڕانکی زۆری بۆ هاتووە یانی دەنگی زۆری پێدراوە و زۆر چاکە و ئەمانە ئەمیش لەسەر ئەساسی ئەوە داوای خواردنێکی کرد خواردنەکە ناوردەوە بۆی خواردنەکەی لە بەربانگ خوارد بۆ بەربانگی پێ کردەوە دوای تۆزێ تووشی حاڵەتی زۆر خراپ بوو عینە خۆش کەوت ڕشایەوە وەزعی زۆر تێک چوو ئەوانە ئیتر سەردەرشتی کرد براکەی وتی پێی بۆچی لەوەتی ئەوە تانە ڕانکی زۆرە و خەڵک دەنگی زۆری پێداوە من خۆم بەچای خۆم ئەوم بین تێوەتا دەنگی زۆریان پێداوە بۆیە من ئەوە مەڵژەوت یاخر شەرت نییە جاری وایە کەسەکە خز بوو کە سوکاری خۆیەتی ڕانکیەدا تێ نازام چی تێگەیشم حتا ڕانکەکەی شەوەکە دوای کچەکەم چوو بوو لە کۆمنت وای نووسی هەر بە کەلاریش نووسی و سوی یاخوا خواوەتان لێ بگا بە ڕۆژوو بوو مرۆ ڕۆژەکەم نەخۆشم تارقست و نازانم چییە تاکو وای کرد جەماعەت خۆیان پەیوەندیان پێمانەوە کرد کاکە بۆ خاتری خوا و ئینە بکوژێن یعنی قەزم ئەوەیە کە جاری وایە تۆ بە ڕانکێک بە لایکێک بە کۆمنتێک بە دەستخۆشیەک ئەبیتە سەبەبی ئەوەی کەسێک هەڵخەڵەتێنی کەسەکە بە ڕۆژوو بێ دوعات لێ بکە دوعاکەی قبول بێ دکتۆر جان بەڵێ تۆ ئەو ڕۆژێک کە ئەم ژارەماندانە وتێ نازانم چۆنی و لێ چۆ قسەی تیا بکەم جا من هەندێک جاراوە ژێر بەڕێن مەستەر بەڕە تۆ چێڵی لەم بارەیە بێگومان هەردوو مامۆستان زۆر جوانی قسە کردن من توانم بال بکشێنم سەر ملەکی دی باش بازرگانی نەهەما تەنێ کرین و فرۆتنە کرین و فرۆتنی ئەشیا مالی مادی هەر سەیدا قسەکردن و ئاەتی قورآانی پیرۆز واضحە ئەو نقطەدا وأحل الله البيع وحرم الربا باش بازرگانی ڕەنگە کە احتیمالەش مەوزوعی مادی کرین و فرۆتن گەورەتر بێ محەمن بازرگانی دکن يعني ئێستا منژی بازرگانی دکم لەڤەر سەیدای جاسمژی بازرگانی دکێ دکتۆر مەحیەدین بازرگانی دکێ تو بخۆ وەک پێشکەشوانێک بازرگانیەکێ دکێ یعنی من ئایا نەڕاستە مقابلی مادی نییە بەس من فکری خوا ڕێکلام دکەم سەیدا بەهوەریە خوا ڕێکلام دکێ تژی وەک پێشکەشوانێک زیرەکبوونێ خوا تێ پێشکەش دکێ تشتێک گوتێ دروستکردن سوشیال میدیادا وەکی گوت دکتۆر خانی ئیشارەتی ئەو نقطە کرد و سەیدای جاسمیشی تەئکیدی ئەو سەر نقطە کرد ما ئەو کەسێک گۆمە بۆ خۆت بێژن لە دیارن
خدان تأثيركن خدان باندوركن متين ركلامي هن تشتادكن او تشت مادي بيجي يعني افكار بن بهوري بنجي بس دين اسلام ده فرق جوازيد ما بين بياو افرد موضوعي بازرگانی رکلام ده نینه کرینو فروتن ده یعنی حتی بهوری ده فرق و جوازید نبین بیا و آفرد جنو مرکی ده نینه مادام ضوابطی شرعی هنه او ضوابط شرعی هن تشتی هیا بقشتينا بو جنو ومير بو بياو آفرت هن تشتي هاي احتمالات تايبت بن بو آفرت أو تشتيقو بقشتينا مسألة بهورية مسألة راستية مروف بيجي تشد من بازرقاني استابو فكرو راماني خودكم تشت وكي بيش كشفان تخد دي مروفك راست قوبي ينجي من ركلامي أو قلاصة بكم يعني أو تلفونا بكم يعني أو قلما بكم دبي من مروفك راست قوب مش برقو أو كسي يقول متماشدك بهورية خبمتين دبي ولا وسيداي جاسمة وعم سيداي جاسم دناسن مروفك خلقي مزقوته ما شاء الله خطيبك زور جوانا قصداني وينا هرد حق ديا يعني وكاتي وقتي أو قلما ذكري ببهورية دكاك جاسم ذكري ينجي وقتي قلتي او تلفونات كريش برقو دكتور محي الدين او ركلامي او تلفونات دكيان مرشديان دارون او اعتبار دكي تجيه ثقتي تجيه بهوريه او نقطة الزور قورية قالك ما انتباه لي بكن اجر مكاتي ما نراست قوبن دركلامي او تشتيقو ما دكن ينجي عيبو كيماسية او نقطة فاشيرن او زور خطريكي ما ظنش برقو او نراست قويا وضرو وبختانة او هردو كبائري هري ما ظنن مروفي مسلمان دبين دوري أو نقطة ببي أو دوري موضوعي أمانات دبي يعني كان تشتين خطر درباسي دبن كابرا درباس دبي شكل الرهاوي ميزدك شاشو عمامة واوي ميزدك تزبها كي دستي ويديا تي بهور كرن او بياوكي اهلي خوايا او بياوكي خلقي مزقوتا او اهلي ايمانا دي خو تسليمي او انسانه دكي فوكاتي قلت نمرو فكي الراس تقوبي لقل او انسانه تتوشي موضوعي نوافاداري دبي تتوشي موضوعي نأمانات دبي تتوشي موضوعي ضرو دبي تتوشي موضوعي بختان وبهتان دبي أو هرشار كبائر نقطة دوام جو أوجي قانونك موضوعي جو إنسان صندبخي زور كسي هيا والله وايا والله وايا والله وايا والله وايا حديثي بيخنبر عليه الصلاة والسلام دي بيجي صندان بو أو تشتو بازار دبي آية راستا أو سلعة أو تشتزو عجلة خلاص دبي أو بابي ببازار كردنو زو خلاص دبي يعني منفقة للسلعة رزوخ تواود به ممحقة للبركة بركتي أو نقطة نامني أواد زرتش تأين مروب مجبورة يعني انتباه بك نقطة يقو إشارات يكر الدكتور خانيجي وحذكر جو أمليسر بسكنن أو كرا ضمني سؤال ده يعني آفرت نبي ركلامك جسدي يعني مشكلة نينا برزقريكي نية جن آفرت موضوعي ركلام بكي لكن قالك اعتمادي ويلسر إقناع بي ومواصفاتي حقيقي بدي ديار كرن نلسر جسمه لاشو خوشكبونه مكياجو أو نقطة بدي يعني جاري وايا هربو برشاوروني جنابتان جاري وايا خانميك ركلام بو أم بيانوساكا بو أم خلماكا ضرورة كاميراكا اليرات بدنيا أما من بشان بعد اجبر قراستي لشوني شي ترى كاميرا كبراستي اواديجي كرامتي انسان اياتي قران بيروز بيجي لقد كرمنا بني ادم خاي قورات تكريما بني آدم كريه تشبيا وبيتش أفرت بي كاتم أو أفرت تدبي من السلعكي جسدي جنسي بأورنج تسويقي وبازرقان وركلام ومارتكين دكي راستي أوات تشتكي دين إسلام قبول لاكي وفقهاء ما هرين نادنا أو مثلا ريد دنيدا كاتيجو حشمتها بي كاتيجو اعتماد السر موضوعي إقناعي عقلي بي ومواصفاتي حقيقي بين ديار كرن نقطة السيام يعني شارة نازانا مشان بود استجماري نكا موضوعي فقهي مي قديم بحسين نجاشدك آياتي حديثي بيخنبر عليه الصلاة والسلام بيجي ولا تناجشوا بأصلي إخوة بيعيدة يعني من تم أواب صد دينارية كاكب صدو بينجي
ومنا إنسانك هاتمة بكرم يعني بس بو خاطري قو سعري بلند بكم دشعبي خلق ده أجر فيجا نجاشتي موديلي تازة بدما ديار كرن موضوعي كومنتي تزوير موضوعي لايكي تزوير خلق ما يزدك أو بضاعتها هنا زور كومنتي آنية زور نجمة آنية زور ستيري آنية ديمك أو كزور كسي هيا أو خداعي دك يعني أو دفروشش بو خاطري دشعبي خلق ده وكي يعني بضاعتك مقبول وكي أشياءك درست جهي بهوري بكارتيني أوادي كبيت ضمني أو موضوعي نجاشته قانوني أساسي أو نقطة ده شد موضوعي بازرقاني مادي دبي شد موضوعي دي دبي آياتي قرآن بيروزة يا أيها الذين آمنوا قالي كسم بهورمند لا تأكلوا أموالكم بينكم بالباطل مالي قد ناف دستي وديا أو أشياء قد ناف دستي ودنا برنجكي حرام برنجكي باطل برنجكي غش ون بكارنين أجر وهات إلا أن تكون تجارة موضوعي رازيبون وهرتش ديارة هرتش خيايا مواصفات واضحة أو كسي بويرنجي بك درست أما خارجي ونا نهي قرآن بيروز نهي إسلام سرهيا ونابي أم بكفنا أو موضوعاته بلام أجر لەسەر وەکو جەناب وت ئەو کاڵایی کە تۆ بازارگەرمی بۆ ئۆکەی ئەو قسانەیەکی لەبارەوە هەمووی قسەی تەواو بن هەمووی قسەی ڕاست بن هیچ ئیشکالێکی تیانی بێگومان ئەوە تشتێکی زۆر اعتیادیە ئاسایشە بە بازارکردنی کاڵاکە بێگومان ژیانی ئێستا بەرکی سوشیال میدیا هەیە ئەو استخدام دەکەن زمانی قەدیم بازاردا خودرەچی هەبوو دباکرد باجان زۆر خەیاری نزانم چاون هەواری دکرەوە هەر اعتیادیە نۆرمالە کاتی ڕاست گۆ بێ کاتی گۆ صادق بێ ئەمە کاتی رابێ برەنگێکی ینی ئەو حەدیثی پێنی سەیدای جاسم بەکارانی و حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام أشياء نجوان نتازة بيس خراب فشيري ونضا بكي وتشتي هري تازة بديار كرن خلق خداعي بكي وبيجي كاكدروني دكيلو برتقال دينا بهوري بتداني ترابي أو برتقالي مثلا نجوان نتازة بخي على قدا بدي دا أو خداعي ويكر وي بهوري داتا كاتي جو شعف تكر تمروفكي بياوكي بتمني يانجي بهوري داتا شعف ريا تكر بهوري قلت إيمانداري يان شعف تزبيه تكر يانجي مثلا الكردستاني ما مثلا فرانية وانا قال لك أنا صوفينا درباسي دكاني تدبي صورتي شيخ لدكاني تيد ولا خلاص أو عائدي أو شيخة أو مريدي أو شيخة تخي داعي أو إنسان كرب رسمي أو شيخة يانجي أجر من بيجن برنجكي سياسي درباسي ولا آلي يكيتية آلي بارتية آلي يعني هر حزبك يقو هيا يكسر خداعي تدبيب أو رنجة أو رنجة كينا درسته أو رنجة كينا رسته بس ملاحظة أصلي أم بابتي كجنابي دكتور باسية كبابتي خلطان دنا نقطة لوي أجر بيت وخلطان دني تيانا بي بلاغتي تيابا كاربي راسي سيما لك كلار جاري ويا كسي خير أفرش خير برولا يعني وكو برو بچوكا بلاغت اگر جوری جران به بلاغت بکار به کسی که پینه خلاته بس با وصف جوانی يعني خیرکم زود جوان زود سبب نکسی لبابی حرامیش نکب خلاوه مثل صابونی که عفرتی کی سپی جوانی ان لیداوه كأو كسيوا إيسان خوي يقينية تنرد على خوي سبيناته نك صابون بلام بونا خلطي بوي أو خلط عندن أساسي بنما فقه إسلامي دجي يعني هر شهر مذاهب متفق لسر أو نقطة جي أجر ركلامك بو تشتكي هاتكرن وكابرا أو تشتكري بناء سر أو ركلامي جو هاتكرن ونراس دركات فقه إسلامي ده حق دي أو كابرا جو فجرني أو سلعة وحقيقة بسطيني يعني مجبور نابق أو تسكراوي لو زرناب حقيقية جو أو ركلامي الضرو كرجبروية كراستي احتمالا نازانم باعتبار بحكم جو من أوروبا ما أو يعني زور كيما بسبب رقابتي دولتها يعني رقابتي سرتاي برنامج بويا باسيوم كريه ماجر أو رقابتها بويا إمسان برنامج ما ناقر صابون هي سيشوار مانغلم کوردستانە فرۆشراوە نزیکی 10,000 کەس کڕیوێتی دوای 3 مانگ وەڵام سابوونەتەن دروست نەبوو ژبەر ئەوەیە دەروون ینی ئەوە بە کەسیش نەوترا بەری چاوتان بە کلیپی هەتا ئەو کەسانی کە با بڵین بازارگەرمێکەشیان بۆ کردبوو کاک دەروون ئەوە بەرنامە ئەوە بەشی ینی جزئی سیەمە ئەوە ساڵی سیەمەمە دروست دەکەن و گەلێک بابەتی دەرباست بوون ئەو 3 ساڵە دەژی ڕاستی ئەغلبی خواگرێداینە بمەوزوعی یاسا و مەوضوعی قانون پێویستە ینی ڕاستی سەرکردەین هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نقطەدا ینی باش ئیشی بکە ینی تەجاوزی مەرحەلی گۆمە ژ شۆڕەش دەرکەتن و زەحمەتی هاتەکشاندن ملت أو أزيتي خوار
بو وقتی گو ما برنگکی دولتی و ما في جراحتی بدنا او ملتی کردستان برنگکی گو او یاسا او قانون برنگکی راست نبرنگکی گو یاسا سر کاغذ بدانین و خالو خوارزیتیل او قانون بکرن بيجو من حمو بابتي جو ما بحث دكنجي يعني من متأكد وسيداي جاسم جي دزاني يعني دوار الديني ده هر بشتفانا جو بخاطري أو خاباندن أو حيلة أو غش نيكرن بس بداخوا قالك جرى ما وكما مصطي آينيجي مشريكي وان دستلا دارن جو ما جو نادن ما ينجي هيا ما بهترين جراني دنا بابتي عقيده وبهوري او حقه يعني من انكارناكم او بابتي دي ما بسهوله لما تماشى دكن يعني في وسط توازن او موضوع ذهبي بو او يكا بكرتي دو كسا من سوجدار دبين او بابتا حكومتي هريمي كردستان ومن سيداي جاسم وكما مصطي ايني او دوميان تازه من اگر یاسا سەروەر بووە یاسا لە کوردستانە تەنها لەسەر وەرەقە و قەڵەم و کاغەز نەبووە ڕەنگە نیوەی ئەم مژارانی ئێمە بۆ ئەم ڕەمەزانە دامانناوە پێویست نەکرد ڕەنگە هەر بەرنامەی دەروون کە یکەین هەر بەرنمەکەی خۆم پێویست نەبێت بەڕاستی بەڵام بەداخ کەسێکی مەسئولیان بەرپرس لەم بابەتانە سەریان بابەتە بکە بیرکاتەوە بۆ داهات و یەمەش نەیبینین بۆ داهاتوش بۆ بڕاتە بێ مامۆستا هەندێک بابەتی سا بە تایبەت بابەتی ئەم ڕیکلامە دژیانی حضرتی عمردا يعني شفاء كشي عبد الله ولايتي حسب الوظيفة ويبو يعني رقابتي بازار أظنكم نازل كواليتي كنترول تموين احتمال رقابتي تموين رقابتي بازار كنترولي بازار الصحابي بيخنبر كاتي عمر بن الخطاب ده شفاء كشي عبد الله يشيوي او برقابتي او مسألة من قصة زور موافي ايه باش قصة زور وافي تواو هموي بوتو دارين هرسك ما نسا كرسكا ما نسوريني سيري توكين بلام اما يكشت بلام لقسكان تا ام بو جيب كروتيا من قجبين نيم بم برنامه یاساوکو خۆی کارا بکرێ و ڕەنگە هەندێک جموجوڵ دروست بکرێ بەڵام ئەوەی کە گەشببینم پێی ڕەنگە بتوانین یەکشت بکەین ئەویشی تر تۆپەکە لە ساحای توایە پێمان بڵێ خەڵک منێکی یعنی منێک کە سەیری ئەم بە بازارکردنا هەکەم کچەکەی دکتۆر ئێمە هەڵ لە خەڵەتی گەرەکمە هەرەوە بێژم چی بکەین یانی چی بکەین کە ئێمە هەڵ لە خەڵەتی بۆ تکنیکەکانیان بێژم پێتان تایتر ئەگەر کڵاوێن بکەیت دەستی کاورا بناسی تر ناتوانانی شتەکە لێ بشار باش با لەبەرە مرۆڤ خۆی بناسیێنم و خۆی بۆچی ئەخەڵەتی تۆ بۆ کڕینی شامپۆیەکە چی ئەگەر بچیتە دوکانەکەی گەڕک شامپۆکە سێنی و تێتەوە لێ بچیتە سیتی سنتەر سێچی تێتری چەسێنی کەسیش نییە لەوێ بێژێ پێ بکڕە و لە شتەکە زۆرەوە بینی کشتی علاگە پڕکاژی با منیش کەم نێنم لە خۆ وەکو مرۆڤێک داواکاریەک و پێویستیەکە بۆ دروستەوێت کە لە ماڵ نەبوو وەلە لەوێ لە خۆتا تێتا خوڵقی بۆیە زانیمانە ئەتوانین داوا لە مرۆڤ خوڵقێنین ئەگەریش نەیوێ تۆ ڕۆی بۆ بازاربوونی کاوتێ لە خۆت ئارزۆی کاوەکەی وەلێ پێش لە بۆنی کاو هەر ئارزۆی کەواون کرد وێنەی کەسێکە وێنی بە جلێکۆ حەز لە جلەکەکەی ئەمە تکنیکە دەروون ناسیەکانە من لەبەرە ڕزێک لە تکنیکە دەروون ناسیەکان ێژم بۆ ئەو کەسەی کە خەریکە بە بازارڕەکە ئەگەر ئالەمانە بەکاردێری ڕەنگە خۆشی و بازارتی چۆر کروێ نەگزانی وێ خەریکی خەڵک خەڵەتان ئیتر بەکاری مێر یەک ێژی تەواو بووە ئەزانی مەخزنەکە بڕە هەر 5 دانەمان ماوە هەر 10 دانەمان ماوە بچۆرە ئەوانەی کە ئۆنلاین شتەکەن داواکەی نووسایەسی هەر 5 دانەی ماوە بۆ ێژی ئەرنەی کڕم دوایتێ ئەمە هەستێکە لە تۆ دروستەکەن بۆی لە بازار هەر بۆ بەرچاوڕوونی دەگەر 5 دانی ماوە ڕیکلامی بۆ وەنیە بەڵێ وڵا نوکتەیەکی تر ئەوەیە کە ئەنووسی زۆر کەسێک ئەمیانە کڕیوە ئەم زۆر کەسە یا بە درۆ ئەینووسی یا بە ئوتاقی درۆ ئوتاقێکی درۆمان هەیە لە سوۆسیال میدیا شاید دۆستانی ئەمە لە پەیجەکانی سوۆسیال میدیا بینیانوێت ژوورێکە 1000 دانە موبایل هەمووی ڕەبتە کە تۆ پارەیە دەی بۆ منێژی ڕیکلامی فلانم بۆ بکە من یەک کلیکەکەم 1000 کلیکەکرێ بۆ کاڵاکەی تۆ یەک کۆمنتە نووسم AI بە ئەلگۆریتمە کەسی ئەیکاتە 100 کۆمنت و بە 100 جۆر بۆ تێنێرێ ئەمە خۆ ئەزانی ئەمە لایک و کۆمنتی خەڵک نییە یەک نەفرە و پارەی چدا پێی لایکە کات ئەبێتە 1000 دانە ئەگەر خەریکی ئەمیتە دروست سێهەم ئەگەڕێی بە شوێنی کەسایەتیەکی لێ هاتووە
دکتۆرێکە پرۆفسۆرێکە قسەیەکی ئەبڕی و ئەیخیتە لای کاڵاکەی خۆی یا مقابلەیەکی ئەەکەی مقابلەکەی بە ئامانجەم لاولای بڕی وەسڵەکەی بە کاڵاکەی خۆتەوە بۆ خەڵقەڵەتاندنە بۆ نمونە دکتۆرێکی ژێ دەرمانە دروست بۆ ئەوەی قژنەوەرە یا قژی وەری و سەوز بێت ئەمە 10 ساڵە من ئەیبینم و یەژن بە 2 وەج بە ئەم دەرمانە مەسرف کرد لە 3 مانگا قژ دەرەکەیتەوە لەو کاتە 300 مانگ تێپەڕیەوە من سەرتاسەکان کە ئەو دەرمانەیان داوە لە سەریان بەسەری تاسەی بینم ئەم درۆتە لەکوێوە دروست تاژەکەشی کەچەڵە هەوڵی دووپاتکردنەوە بۆ ڕکلامەکە بچوە 50 پەیجدا مەرزانە خۆتە زانی کوالیتی چتەکەی تۆوە لە خوارەوە بۆیە داوتە بە 50 پەیج ئەو نە مێشکی مردم زوو پڕ بکەی بکەویتە پێشی شتێکی ترۆ ئەگەر خۆ ئەزانی واسە بترسە خۆ من قسەی خۆتەکەم بڕێکات گرێ دەی بە کەسەکەەوە یەژی دکتۆر حیف نێتۆم شەیتە نوێ وەڵا ئەمە دکتۆر فلانە کەس و دکتۆر فلانە کەس سندیانە ئەم یەکدانێ من بۆ دۆستێکی تایبەت دامناوە وڵا گەر تۆ بیوەی نایدەم بە ئەو یعنی کەسەکە خەیتە جێگەیەک ئەگەرە من نەسێنی تۆ لەو دکتۆرانە خواردتری کەسایەتی کەسەکە گرەیە دەی بە کاڵاکەوە پاداشتی فەوری یێژی ئەگەر ئەمەت بێ و ئەوت بێ ئامانەت دەسەکەوێ ڕاستەکەی ئەوانە بە گشتێ دەسەکەوێ وە لە دەچتی تر هەست بەمە دەست ناکەوێت تۆ فرۆفیڵکرە بۆ نمونە بۆ سیارەیەک ڕیکلامەکەی یژی دەبڵ ئەکسڵە و فلانە و فلانە و فلانە و دەچتی بۆ یێژی من هەر ئیشم پێینی ڕاستی چەکەی وەلەکانە ئەو ئیشە سەرەکیەکە گەرەکێبیکە نایکە سیارەکە نمونەی تر فەوریەتە کاتی کاوراکەیتە سفر ئەمڕۆنەوەی تر نامێنی تا بەیانی فقط کاتمان هەیە کاتی کاوراکەیتە سفر نایڵی فکر بکاتەوە ئەگەر واکرد گۆڵیە دێ ئەمە تکنیکە لەکن زۆرترچن لەمانە مەسم بۆ نمونە واتسلاف هاوڵ کتێبێکی نووسیوە هەر بەناوی واتسلاف هاوڵ بیخوێنەوە دۆستانمان ڕێک قسەکەی مامۆساس وێنەی سەرۆکی حزبەکەی لە میوەفرۆشیەکەی لەبانی هەموو شتەکانەوەدانا تا زیاتر نەبێ ئەگەر غەڵەتێکی بوو بێژی تۆ ئەویتە چونێژێ ئەمداتە دەستگای ئاسایش و سزا ئیتر با زۆر لەسەری ئەمانە نەچم بێمە ناوی ئەم ئەو لێککەوتەی ئەمانە ئەگەر کابرا ئەم ئیشەی کرد بۆ نمونە من سلیبریتیەکەم ئیمڕۆ ئەمەم ڕیکلام کرێ بەیانی بۆ مۆبایلێکم 2 بەیانی بۆ دەفتەر 3 بەیانی تۆ شامپۆیەکە دروست کرێکم ئەگەر ئەو 3 ڕیکلامەکەم ڕاست نەچوێت ڕیکلامی چوارمم کەس لێمی وەرناگرەی ساودووە مامۆساوتی من وتیانە بێ بە زەرگانی بکە ئاونەت ئەدەینێ من پەیجێکم هەیە بۆ نمونە تەنیا پەیجی ئینستاگرامەکەم 470,000 کەسی واتیا بەس لە وڵاتی منە یەک ئستۆری دابنە 5 ملیۆن تەدەنی پۆستێکی 1 دقیقەی دانە 10 ملیۆن تەدەنی یعنی ئەگەر ڕۆژێ من 2 پۆستدانە و 4 موچەی مامۆستایەکەم دەستکەوت هەمووتان خۆتان پەیجەکەی منوێن 10 ساڵە 20 ساڵە و پەیجە هەیە پۆستی کەسێکی تیان نەکریا لەبەرچی چون من سومعی خۆ مەفرۆشن 10 پۆستمدا نایتر ئیتر قسەکانیشم لە مەولای گوێ لێ ناگرن من کەی بایی ئەومە بۆ 10 دانە 20 ملیۆن و 20 دانە 20 ملیۆن هەمووی کەسایەتی خۆم بڕوخێنم بۆیە لەرا هۆشمان بێت متمانە لە دەستە چوات ئەو کەسەوە بەکاری تێنێت خەسارەتی ماڵی لەسەرەکەوێت خەساڵەتی ماڵیەکە ئەوێتە بێڕێزی بە تۆ ئەوێتە داشکان لە سومعی تۆ خەڵکەکە ئەوەیتە ناوی بڕیار و هەڵبژاردنێکی نادروستەوە بۆ نمونە دەرمانێک وەکۆ و سابوونەتەوە وتە ڕوتیان دەرمان کاورا دەرمانێکی بۆ شێر پەنجە ڕیکلام کرد و کڕی لەولا دەرمانەکە غەڵەت و مرد تۆ خەسارەتی گیانیدا لە کاورا خەسارەتێکە دەی لە کاورا متمانەی بە تۆ کرەوەتە شتەکەی کڕیەوە بە چەند کەسی تریژ ناساندوێ لە ڕێ ڕیکلامەکەوە ئیسا هیچ وەکو خۆینەوە غەڵەتی چووە ئازاری دەرونی و ئازاری ڕۆحی پێگەیشتووە و خەریکە تێکە چوات زۆرێ لە سروەتەکان بەم شێوە غەڵەت ئەچن زۆرێک لە کەسانێکە متمانیان بە تۆ کردێ ئیساودوە لە ڕێگەی تۆوە سوستفادیان لێکرێ بۆ هەمووی سلیبریتیەکان ێژم هەر کەسێ پەیجی تۆی فاڵۆ کردو کەسایەتی خۆی داسە دەستی تۆ خۆت تەنیا نەفرێکی من ئەگەرێژم پەیجێکمێ 470,000 نەفرە ینی 470,001 نەفر یەکێکی من چۆن بە سومعی ئەو 470,000 نەفرە بۆ خۆم مامەڵەکەم بۆیە سلیبریتی ئازیز خەریکی کەسایەتی کەسەکانە فرۆشی بۆ ڕیکلامکردن وریا بە کوالیتی تێریتە خوارد ئەگەر یاسا وەکو جەنابوت و سەروەری بکە پشتگیری یاسایی بچوە بە دوای شتەکانە تۆ یەکەم تاوانباری ئەو دەرمانێکی دروستکرە ڕەنگە نەفرۆشیە تو لە ڕێگەی تۆ فرۆشیە بە 100,000 نەفر ئەمانە گشتی لێکەوتەیە و ئەگەر بێژم بەو کەسانە بێژم تۆ بەرپرسی وریا بە سلیبریتی عزیز بەرپرسی کۆمەڵایەتیت تا برندەکە خۆی تاقی نەکەیتەوە متمانە نەوێت ڕاست نەبێت بیکەی بەرپرسی و تاوانباری ئەگەر ڕاست بووە زیادە مەڵێ ڕاستە ئیسایمە لە وڵاتە ڕێجێگە خۆی سومعی هەیە بۆ نمونە تویتە ڕۆنی تویتە سومعی هەیە
من ئەچم قەباخی ڕۆنی تویتە لەو شکڵە دروستەکەم ڕۆنێکی تری تێکەمە ئەیفرۆشم خۆمەزانم خەریکم غەشەکەم خەریکم سمعەیەکێکی تر ئەو بازاڕەکەی دروست کردە و متمانەکەی ڕاکێشا من خۆ مەخزێن منایە و متمانە و بازاڕە خەریکم غەشەکەم بەمردم سیارەی کاورا قەپاتەوێت چون من وامە کردەسە بۆیە ڕاست بڵێ ئەگەر بەرپرسیارەتەکە تا ئەستۆم بابەتەکە لێکۆڵینەوە کرد ڕاستە و دروستە زیادە ڕۆیی مەکە زیادە تاریفی مەکە وەک خۆی تاریف باش یەک قەوسی پشکۆلم بەرێ ئەلێرە من بەس شتێکەیە کوردەڵێ کاڵا بە قەرباڵە هەمومان ئەیان بینین ئێستا من کە تۆ چەند جارێک گوتە بەناوبانگی بەڕێز خۆت بزانە چیەکەی بەناوبانگی بەڕێز من پێم ناخۆش بوو پیاەکی وەکو تۆ بە بەشێک لەوانە ئەڵێ بەناوبانگ چکە ناوبانگ بەشێکی گەورەیە لە سومعە وەکو جەنابە ئەڵێ تۆ من 470,000 کەس لەناو پیجەکەمە ئێستا لە ڕووداوە بە ملیۆنان کەس سەیری آخر با من شتێک پێ بڵێم من 470,000 کەسی تایە ئەو یەک پیجمە من خۆم فاڵەوەری ئوستاد مەلیکیانم 50,000 واتیە کە جوانە ئەو وەختە خۆم بە خاکی قۆنەرەکەیکی حەسێو ناکەم ئەی ئەو کچە خۆی ڕوود کردەسەوە 2 ملیۆنی هەچی بەناوبانگە بەڵام بەناوبانگە لە ناو گەمژەکانە گەمژەکانیش ڕەحەتە خەڵەتی ئەخ دەمنیش ئەوەنە دڵمان پاکەم ڕۆ بەرنامەکەی تری ژەروا بوو منیش قسەکەم ئەوەیە ئایا من بۆ خۆم جەنابەت بۆ خۆت کە تۆزێک ینی تۆزێک هۆشمەندانە مامەڵاکەی ئەبێت تۆ سەیری ئەمە خۆی چێ ڕیکلام بۆ ئەم شتاکات خۆی بەشێک ئەگەر خۆی من بن بۆ خۆم ئەوەنی لە جەنابەت تێگەیشتنی ڕەنگە بانی بمێ قەڵەم بکڕم ئەگەر بزانم جەنابە ڕیکلامێکە بۆ ئەم قەڵەمە کردووە بێسێ و دوو ئەیکڕم ڕاست ئەگەر ئەم خەڵەمە خراپ بوو بڕواتە بێ من نەگوێ لە وتارەکانە ناگرم گوێ لە هیچ شتێکی ترێ ناگرم ئەڵێ من چەند ساڵە بەغەڵەت دوای ئەم پیاوە کەوتوم بۆ معنایی ئەگەر تۆ ڕۆژە لە ڕۆژان خۆت ڕوونکردنەوەی نەی بڵێوە مامۆستا جاسم بە هەمان شێوە و تا بە کۆڵێک قەرزاری و ئەوەی کە خۆی باسیەکە بازرگانی و نەکردو لە ترسیەوەی کە ئەو سومعەیە و لەکەدار دەبێ بەڕاستی بۆیە قسەکە ئەوەیە یعنی ئێمە با هەر ئەم بەناوبانگە ئەم ئەستێرە گەمژانە بە نمونە نێنینەوە تۆش گەمژەی کە بەخسیەوە ئەستێرە گەمژەیەکەیت وەنیە وڵای تر ئێمە بێڕێزیشیان پێ نەکەین بە هەر حاڵ کەسێک 1000 کەس 2000 کەس گوێی لێگرت ئەبێ بزانێت جیاوازە ئیتر ئەگەر درۆەکەی هەر جیاوازی لە ناوی درۆزنەکانە ئەگەر ڕاستی چەکەی هەر جیاوازی لە ناوی ڕاستکۆکانە وریا بە ئەم 1000 کەسە متمانیان بە تۆ کردە ئەگەر درۆزنیی چون دزەکانیش وەختەوە یەکۆ دزیەکان یەکێکیانەکەنە شاپشک ماڵ بەش بکە کشتیان متمانیان پێی بێ ئەگەر چی دزیچن مادامێت دزەکان بڕوایان پێ وریا بە سمعی خۆی لای دزەکانی هاوڕێ نشکێنی بۆیە مانیپولیشنی مێشکیان مەکە دەست مەدە لە مێشکیان دەست مەدە لە هەستیان دەست لە فکر و هەستی کەسەکە دەی بۆیە شتێکە پێویستی پێنیە یا لەوە باشتر هەیە نایکڕێتی قسەکانی تۆکڕی دەیوریا بە قسەکان و نرخی بێ قسەی بێ نرخ مەفرۆش ڕاستەویستە قسەیە بکەی دکتۆریان کۆتایی پێ یەک تشت بێژم کۆمەلگەهێمە یا دیندارە یا نەدیندارە باش ئەو کەسێک گۆ نەدیندارە پێویستە یاسا و قانون و حکوومەت ئیشی خۆ بکێ ئەو کەسێک گۆ دیندارە بەرە شیار بێ کاتێک گۆ ڕێکلام دەکێ بنەحەق گونەهێکی گەلێکی مەزن دەکێ ئاەتی قورئانە پیرۆز دەبێژێ فەجتەنیبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور خۆ بپارێزن ژێ سەنەم عیبادەتی غەیری خوا وخۆ بپارێزن ئەو گوتن و شەهادەتی زور پێخەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام دەبێژێ ئەبەوە نەبێژم گونهی هەری گەورە چییە گوتیە شەریکە بۆ خودی تەعالا چێ بکەن و عوقوقی والیدەین ئەگەر ئینسان نەدریا دایک و باف دەبێ پاشی پێخەمبەر گوتیە ئەلا وەقەول الزور ئەلا وەقەول الزور ئەلا وەقەول الزور شەهادەتی زور کاک دەرونگیان من ئەگەر ئیجازەمدا مامۆستا جاسم ئەگەر فەرمایشی شێخی سعدی نوکتەیەکی جوانێ ژێژێ حەوزی پڕ کۆنیاز گوڵاب سەگی دەروێ وفتەت کونەت منجەلا ئەگەر دنیایەک متمانە لە خۆ کۆکەیتەوە دنیایەک عیبادەت لە خۆ کۆکەیتەوە شرک و خستی زایەیەکەی و ئەگەر دنیایەک سومعە کۆکەیتەوە درۆ و فێڵ تێخست بە فیڕۆیە دەی وەکو حەوزێکی پڕ لە گوڵاوە و سەگێکی تێفخی من کۆتا قسەمەرەو ناڵێم بڕۆ سەردانی کەسێک کە نەخۆشیەکی مزمنیان شێرپەنجەی هەیە پرسیاری یەک شەو ئازاری لێ بکە بێژە ئازارەکان چۆنە بیر بکەرەوە ئەگەر تۆ ئاگات لە خۆت نەوێت تۆبی هۆکاری توشببوونیە و شێرپەنجە نایش زانی کێ و لەکوێیە ئەنجا بزان لە قیامەتە حاڵت چۆنە بێ هیوادارم شتێکمان کرد دەست خۆش بێت